سڵاو چۆنن؟ بەدوای باشترین مامۆستای فیزیا ئەگەڕێیت. مامۆستانە بەس ئەحمەد محەممەد یەکێکە لە باشترین مامۆستاکانی شاری سلێمانی و ماوەی 17 ساڵە وانەی فیزیا دەڵێتەوە. ئێستا مامۆستایە لە پەیمانگای سلێمانی و ئامادەی هەڵکەوتی کوڕان. خاوەنی چەندین ڕێز و سوپاس و ڕێزلێنانە لەلایەن وەزارەتی پەروەردەوە لە هەموو ساڵەکانی پۆلی 12 پلەی پێوانەی تۆمار کردووە بەهۆی زۆری ڕێژەی نمرەی بەرز لەوانەی فیزیا لەلایەن خوێندکارەکانی. سەرجەموانەکانی فیزیات بۆ شەرح دەکا بە شێوەیەکی ڕوون و بە ئاسانترین ڕێگا. پرسیارە گرنگەکان بە شێوەی هەڵبژاردن بۆ خوێندکاران ئاسان دەکرێت. دوای تەواوکردنی هەر وەرزێک تاقیکردنەوە بە خوێندکاران دەکرێت. خاوەنی مەلزەمەی تایبەت بە خۆیەتی بۆ وانەی فیزیا بە شێوەی شەرح و هەڵبژاردن و پرسیارە وەزاریەکان بەپێی هەر بەشێک جیاکراوەتەوە. پەیامی مامۆستانە بەس بۆ تۆی خوێندکار. پۆلی 12 داهاتووی تۆیە. لە پەیمانگای سلێمانی داهاتووت بنیاد بنێ. دەتوانن لای ئێمە باشترین وانەکانی فیزیا بخوێنن بۆ بەدەستهێنانی نمرەی بەرز. باشترینەکان لە پەیمانگای سلێمانی بۆیە ئێرە هەڵبژێرە. سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین. دەست پێ بکەین. پرسیاری دووەم و سێمە حەل کرد. پرسیاری کارگوزارەکە لەگەڵ دوو کچەکە. پرسیارێکی ترمان هەیە لە ڕاهێنانی دویبا ئەمیش وەستانی ئەوێ لە سەری بەڕاستی پرسیارێکی گرنگە. پردێک درێژیەکەی 20 مەترە. کێشەکەی 4 کەڕە دەتوان 5 نیوتنە و لەسەر دوو ڕاگیر جێگیر کراوە کە هەر یەکەیان 3 مەتر لە سەرەکانیەوە دوورە. چیمان وت ئاسانترین شت بۆی من بگەم بە نەتیجەی پرسیارەکە وێ ڕسمەکەی دروست بکەم. ئەمە بریتە لە ڕسمی پردەکە. درێژیەکەی خۆی پێی وتوین چەند مەترە؟ 20 مەتر. درێژیەکەی 20 مەترە. کێشەکە منەزانم ئەکەوێتە ناوەڕاستەوە. ئەلێرەیە 4 کەڕەتی دەتوان 5 چی نیوتن. لەسەر دوو ڕاگیر جێگیر کراوە کە هەر یەکەیان 3 مەتر لە سەرەکانیەوە دوورە. ئەگەر هەمووی 20 مەتر بێت باوا دابنین ئێستا ئەمە ڕاگرێکیانە ئەمە ڕاگرێکی تر چەند مەتر لە سەرەکانیەوە دوورە 3 مەتر. لەم لاشەوە چەند مەتر 3 مەتر. کەواتە هەر یەکێک لە ڕاگرەکان لەم لاولای پردەکە دانراون بەڵام لە لێواری پردەکە دانراون ئاگادار بن 3 مەتر لە سەرەکانی پردەکەوە دوورن. ئۆتۆمبیلێکیش کێشەکەی 1.96 کەڕەتی دەتوان 4 لە دووری 8 مەتر لە سەرێکی پردەکە وەستاوە. خوێندکاران گوێ بگرن نەیوتووە لای ڕاز یا لای چەپ. لەبەرەوە ئەمیش دانانەکەی بە اختیاریە بەدەست خۆمە. ئەتوانم لای ڕاز دای بنێم ئەتوانم لای چەپ دای بنێم. بە کەیفی خۆم لە لایەکیانە دای بنێم هیچ ئەشکالێک دروست ناکات. باوا دابنین ئێستا ئەگەر لێرەوە بۆ ئێرە 20 مەتر بێت کەواتە لە ناوەڕاستەوە چەند مەترە 10 مەتر. ئەم لاش چەند مەترە ئەم لاشە 10 مەتر. ئێستا ئۆتۆمبیلەکە لە دووری چەند مەتر لە سەرێکی پردەکەەوە نەیوتوە لە ڕاگرەکانەوە جوان دیقەت بن لە سەرێکی پردەکەەوە بوەستێنرێت کەواتە ئێستا باوا دابنێن ئۆتۆمبیلەکە ئەلێرەیە چەنە کێشەکەی 1.96 کەڕەتی چەند دەتوان 4 نیوتن. جوان دیقەت بن ئەگەر ئەمە ئۆتۆمبیلەکە بێت دانرا بێت ئۆتۆمبیلەکە باسکەکەی ئەڵێ چەند مەتر لە سەرێکی پردەکەەوە دوورە 8 مەتر. ئەم پرسیارە وردەکاری دانانی دووریەکان بۆ تۆ زەحمەت ئەکات بەڵام ئەتوانیت بە ئاسانی دایان بنیت و نەکەویتە هەڵەوە. من ئەزانم ئۆتۆمبیلێک بۆی بە ئاسانی بێترس بەسەر پردێکا بڕوا دەبێ پردەکە چی بێت؟ لەبەرەوەی پردەکە وەستاوە کەواتە کەوتۆتە باری چیەوە؟ هاوسەنگیەوە. کەواتە هاوسەنگە پردەکە هاوسەنگ نییە هاوسەنگە. پرسیارەکە لە ئایا هێزی دوو ڕاگرەکە چەندە؟ هێزی دوو ڕاگرەکە ئەمە ڕاگری یەکەم بێت ئەمە ڕاگری دووەم بێت. خوێندکاران بە کەیفی خۆت ئەمیش ئەم بکە بە یەکەم ئەم بکە بە دووەم.
لەبەرەوە لە دانانی نەزانراوەکانە و هێماکانیا بە کەیفی خۆ دەتوانی دایان بنی نابێ بە کێشە بۆ تۆ. ئێستا من ئەزانم وێنەیەکم کێشە بە ئاسانی هێزەکانم لەسەر دیاری کرد باسکەکانم دیاری کردووە. ئێستا مەرجی یەکەمی هاوسەنگبوون چی بوو؟ بەرئەنجامی مەرجی یەکەم بەرەنجامی ئەو هێزانەی کارەکە لەسەر پردەکە بکاتە چەند؟ 0. یعنی کۆی هێزەکانی سەرەوە یەکسانە بە کۆی هێزەکانی خوارەوە. ئایا پێگنەری ئێکسی تایە؟ نەخێر. تەنها پێگنەری چی تایە؟ وای. چەند هێزت هەیە بۆ سەرەوە؟ هێزی دووڕاگرەکە چی و چین؟ ئاڕیەک زای چی؟ ئاردوو. چەند هێزت هەیە بۆ خوارەوە؟ 2 هێز. 1.96 کەڕەتی دەتوان 4 زائید 4 کەڕەتی دەتوان 5. بۆ ئەوەی ئەم دوانە کۆ بکەمەوە زۆر ئاساییە ئەمە بکەم بە 40 کەڕەتی دەتوان 4. ئێستا ئاڕی 1 زائید ئاڕی 2 کاردانەوەی یەکەم دووەم ئەبێ بە چەند؟ 41.96 کەڕەتی دەتوان 4. ئەمە ئەەکەم بە هاوکێشەی چەنەم؟ ئەمە ئەەکەم بە هاوکێشەی یەکەم. مامۆستا بۆ هاوکێشەی یەکەم بۆ تۆ لە پرسیارەکانە ئەڵەی هاوکێشە لەبەرەوەی ئەمە چەند نەزانراویتیایە؟ 2 نەزانراو. کەواتە بە مەرجی یەکەمی هاوسەنگ بوون پرسیارەکەم بۆ شیکار کرا؟ بە تاکید نەخێر. 2 نەزانراویتیایە. ئەی مەرجی دووەم چییە؟ مەرجی دووەمیەم چیەکەم؟ بەرەنجامی زەبر وەرەگرم بە دەوری تەوەرەکەیە بۆ ئەوەی وەڵامەکانمان لە بەردەما بێت یان نرخەکانمان لە بەردەما بێت. ئێستا این چیەکەین ئەمجا؟ مەرجی دووەم وەرەگرین. مەرجی دووەم چیە خوێنکاران؟ مەرجی دووەم ئەڵێن بەرەنجامی زەبر یەکسان بێ بە چەند؟ 0. باشە ئەگەر من بەرەنجامی زەبر وەرگرم یعنی ئەو زەبرەی ئەبێتەوەی خولانەوە بە دەوری بە ئاڕاستەی میلی کاتژمێر یەکسانە بەو زەبرەی کە ئەبێتەوەی خولانەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر. ئیتر دانانیشم هێزکەڕەتی باسکەکەی هێزکەڕەتی باسکەکەی هێزکەڕەتی باسکەکەی یەکجا تۆ نرخەکانە لە بەردەمایە ئاسانکاری بۆ خۆت کە بۆی زۆر و درێژ نەبێتەوە ئیشەکە لەسەرێ. خێکاران لێرەیە کێشەیەکمان بۆ دروستە بێت تەوەرەی نەیاوە بە هەمان شێوەی پرسیارەکەی پێشوو. کەواتە بێ خۆمان چی بکەین بە تەوەرە؟ خاڵێک بکەین بە تەوەرەی خولانەوە. هەر خاڵێک لەم خاڵانەدا بنێ هیچ کێشەمان نییە. بەڵام تێبینیەکم پێوتن لە بیدایەتە وتمان هەمیشە ئەو شوێنانە ئەەکەم بە تەوەرەی خولانەوە کە بڕی هێزەکان تیا چی بێت؟ نەزانراو بێت. کەواتە ئێستا ئێم ڕاگری دووەمەکەم بە چی؟ بە تەوەرەی خولانەوە. ئەڵێن ئەم شوێنە بریتیە لە چی؟ بریتیە لە تەوەرەی خولانەوە. ئەگەر ئەمە تەوەرەی خولانەوە بێت ئەم کێشە و ئەم ئۆتۆمبیلە کێشی پردەکە و کێشی ئۆتۆمبیلەکە هەوڵێن بە ئاراستەی کوێ بخولێنەوە؟ بە ئاراستەی میلی کاتژمێر. بەڵام ئەمانەی سەرەوە ئەبێ بە ئاراستەی کوێ بێت؟ پێچەوانەی میلی کاتژمێر. ئێستا ئەوەی گرنگە تۆ بیزانیت ئاراستەی پێچەوانەی میلی کاتژمێر ئاراستەی پێچەوانەی میلی کاتژمێر ئەگەر ئاڕێک وەرگرم ئاڕێک نازانم چەنە ئاڕێک چەند لە تەوەرەکەەوە دوورە سێری کە با بگەم هەمووی 20 مەتر بوو لەم لا سێ لێ دەرەکەم لەم لاش سێ لێ دەرەکەم یعنی 6 لێ ڕۆشت کەواتە چەند دوورە ئێستا 4 مەتر هەمووی 20 مەترە ئەم ڕاگرە لەم ڕاگرەوە چەند دوورە لەبەرەوەی لێرەوە سێ دوورە لێرەش سێ دوورە 20 ناقسی 6 یەکەین ئەبێت بە چەند 4 ئاڕی 2 خۆی لەسەر تەوەرەکەی ینی باسکەکەی چەنە 0 پاشان ئەمەمان کرد بە 40 کەڕەتی دەتوان 4 چەند لەسەرێکی پردەکەەوە دوورە 10 مەتر بەڵام لە ڕاگرەکەەوە چەند دوورە دووری ڕاگرەکە لەسەرەکە ئەوەی لێ دەرەکەم کەواتە ئێستا ئایا کێشەکە چەند مەترە 7 مەتر کەواتە باسکی کێشەکە 7 زائید ئۆتۆمبیلەکە 1.96 کەڕەتی دەتوان چەند دەتوان 4 باشە ئۆتۆمبیلەکە پێی وتوم لە سەرێکی پردەکەەوە چەند دوورە 8 مەتر بەڵام لە ڕاگرەکەەوە چەند دوورە ڕاگرەکەی لێ دەرەکەم کە چەنە سێە 8 ناقسی 3 کەواتە ئێستا ئۆتۆمبیلەکە چەند مەتر دوورە 5 مەتر کەڕەتی 5 ئەمەش بە هەمان شێوە خۆت ئەم بڕەوتمان هەمووی ئەبێ بە چەند 0 کەواتە ئاڕی 1 یەکسانە بە 4ەکە ئەچێتە ژێرەی کەرتەکە
40 کەڕەتی دەتوان 4 کەڕەتی 7 زائید 1.96 کەڕەتی دەتوان 5 دەتوان 4 کەڕەتی 5 وەڵامی ئەمە نرخی ئاڕی یەکەم ئەدۆزمەوە کردوێتە چەند؟ کردوێتە 2/7 کەڕەتی دەتوانی 5 چی نیوتن. کەواتە نرخی ئاڕی دووەم کاردانەوەی ڕاگری دووەم 2/7 کەڕەتی دەتوان 5 بەدانانی لە هاوکێشەی یەکەمە ئەتوانن نرخی ئاڕی دووش بدۆزمەوە بەڵێ ئاڕی دوو یەکسانە بە 41.96 کەڕەتی دەتوان 4 ناقص ئاڕی چەنەم؟ ئاڕی یەکەم ئاڕی دوو یەکسانە بە 41.96 کەڕەتی دەتوان 4 ناقص 2/7 کەڕەتی دەتوان 5 ئەمیش خۆ دەتوانین ڕێکی بخەیتەوە نرخی ئاڕی دووەکەشمان کردوێتە 2.26 کەڕەتی دەتوان 5 چی نیوتن. کەواتە پرسیارێکی بەڕاستی دوور و درێژ کات زۆرە بە دەستگرە بەڵام ئەگەر لە هەنگاوەکانە ورد بیت بە ئاسانی بتوانین نرخی باسکەکان و ئاراستەی هێزەکان وردیاری بکەیت ناکەویتە هەڵەوە هەموو فکری پرسیارەکەشەوە بوو ئەم ڕاگرانە لە لێوارە داننراوە لە لێواری پردەکە بەڵکو یەکی چەند دوورن یەکی 3 مەتر لە سەرەکانی پردەکەوە دوورن. ئەمە بەنیسبەت ئەو پرسیارە نمونەیەکمانەیە لە کتێبەکە خوێنکاران کە بەڕاستی ئەم نمونەی کتێبەکەتە و پرسیاری کتێبەکەتە و نمونەی هەرکراوی کتێبەکەتە نمونەی دووی با ئەم پرسیارە لە بەکەلۆری ساڵی خوێندنی 2021 کە ساڵی ڕابردوو ئەکات هاتبووەوە و پرسیارەکە وەکو خۆی بە هەمان ژمارەوە نهاتبووە دەستکاری ژمارەکانیش کرابوو کە بەڕاستی ئەمە یەکێک بوو لە پرسیارە گرنگەکانی خولی یەکەمی 2000 وەکووتمان 2021 بۆ چونکە بەڕاستی زۆربەی خوێنکار ئەهادەم پرسیارەی یان فەرامۆشە کرد یان شیکایی نەکرد یان دەقاودەق ڕقەمەکانی لەبەرە کرد و ئەکەوتە ئەو هەڵەیەوە کە زۆر خوێنکار پارکەوتنە هەمان هەڵە و ئەو هەڵەیان بەسەرا ڕۆشت. ئەلە لەو حێکی ئاسۆیی هاوچەشن بی درێژیەکەی 5 مەترە بە هەمان شێوەیەم ڕسمی لەو حەکە ئەکێشمەوە درێژیەکە چەنە 5 مەتر ئەمە درێژیەکەم یەکەم شت دیاری کرد. کێشەکەی 315 نیوتنە کێش مادەم هاوچەشنە ئەکەوێتە ناوەڕاستەوە 315 نیوتن لە ناوەڕاستە ئەمە کێشەکەیەتی بە دیوارێکەوە جێگیر کراوە خۆی پێی وتوین ئەمە بریتە لە دیوارە جێگیرەکە یعنی ئەم شوێنە خۆی بۆی دیاری کردووی بریتە لە چی تەوەرەی خولانەوە ئەمە دیوارە ڕاگیرەکە یان ئەمە دیوارە جێگیرەکەیە دەتوانێت بە دەوری خۆیدا بخولێتەوە بەڵێ دەتوانێت بە دەوری خۆیدا بخولێتەوە سەرەکەی تری لەو حەکە بە پەتێکەوە کە گۆشەی 53 لەگەڵ ئاسۆدا دروست کردووە ئێ باشە پەتەکە ئەبەم شێوەیە گۆشەی ئاسۆ ئەمە گۆشەیە لەگەڵ ئاسۆ یان لەگەڵ تەوەرەی ئێکس و توێدی چەنە 53 ئەو کاتەی کەسێک کە پیە کێشەکەی 545 نیوتنە لە دووری 1.5 مەتر وەستاوە لەکوێ لە جونگەکەوە لە تەوەرەکەوە لە دیوارەکەوە جەماعەت ئەگەر هەمووی 5 بێت ئەی لێرەوە بۆ ئێرە چەنە 2.5 لەم لاش هەر بە تاکی 2.5 مەتر کەسێک ئەلێرە وەستاوە کێشەکەی و توێتی چەنە 545 نیوتن چەند دوورە لە تەوەرەی خولانەوەکەوە لە جونگەکە و توێتی 1.5 مەتر ئەها باسکەکە یاومەتێ کێشەکە یاومەتێ باشە ئەم پەتەکە هەڵواسراوە ئەم لەوحە ئەم تەنای پیا هەڵواسراوە مادەم گۆشەی دروست کردو ینی بەلاری هەڵواسراوە دڵنیابە ئەبێ لێرەشەوە چی هەبێت ئەبێ لێرەشەوە کاردانەوەیەکە بێت کە ئەمیش چی بێت کە ئەمیش هەر بە لاری هەڵواسرابێت پیاە من نەزانم ئێستا ئەگەر ئەم هێزە لار بێت ئەستون نەبێت ئەبێ مێزەی تریشانە لار بێت کەواتە بۆی کاردانەوەکەش هەمان گۆشە دروست بکات بەڵام لێرە لەبەرەوەی باسی گۆشەی نەکردووە ئێمەش باسی ناکەین ئێستا من نەزانم ئەمە وێنەکەم دروست کرد تەوەرە خۆی یاوێت ئەم پرسیارە کێشەکەی یاوە هی لەوحەکە کێشی ئەو کەسەشی یاوە کە لێرەوە خۆی وتوێتی ئەم پرسیارە
کێشەکە 1.5 لێرە دوورەکەەوە تا بێ لێرە دوێنین نابێت لێرە دابنین هەڵە دەرەچێت ئەم هێزانم هەیە بۆ سەرەوە کە من ئەزانم ئەم هێزانە هێزێکی لارن واتە پێویستیان بە شیتەڵکردن هەیە ئەگەر شیتەڵیان بکەین ئاوای لێت ئەمەیان لەگەڵ ئەمەیان ئەمە لەبەرەوەی تەنیشتی گۆشەکەیە ئەبێ بە F ئەمە هێزی کرژیە ئەبێ بە F T کۆساینی چەند 53 ئەمەشیان لەبەرەوەی بەرامبەر گۆشەکەیە ئەبێ بە F T ساینی 53 ئەم کاردانەوەیش من ئەزانم ئەمیش هەر بەرەنجامە شیتەڵە بێ بۆ چەند پێگنەر بۆ 2 پێگنەر بەمایان ئەوترێت کاردانەوە لەسەر تەوەرەی X بەمەشیان ئەوترێت کاردانەوەکە واتە ئاڕەکە لەسەر تەوەرەی چی لەسەر تەوەرەی Y کەواتە ئێستا هەموو شیتەڵکردنەکانمان کرد پرسیارەکە لێ چی ئایا هێزی کرژی پەتەکە چەندە ئایا نرخی کاردانەوەکە کە بە دیوارەکەوەیە چەندەواتە ئار چەنە زۆر وێنەیەکی جوانی بۆ کێشید دوایی دەسەکەی بە شیکارکردنی پرسیارەکە بەڵام جیاوازی شیکارکردنی ئەم پرسیارە خوێنکاران لەگەڵ پرسیارەکانی تریا و سنگبوونا چییە لێرە بە تەنها پێگنەری وای کاریگەری نییە لەسەر لەوحەکە بەڵکو پێگنەری ئێکسیش چی هەیە کاریگەری بۆ چونکە تەوەرەی ئێکسیش بە ئاراستەی هێزەکان کاریان کردووە بەڵێ ئەڵێن لەبەرەوەی بە هەمان شێوە ئەم تەنە وەستاوە کەواتە چییە هاوسەنگە ئەگەر هاوسەنگ بێت چەند مەرجمان هەیە 2 مەرجمان هەیە مەرجی یەکەم چییە مەرجی یەکەم ئەڵێن چی بەرەنجامی هێزەکان لەسەر لەوحەکە چەنە بەرەنجامی هێزەکان لەسەر لەوحەکە سفرە باشە ئێستا ئەگەر من بەرەنجامی هێزەکان وەربگرم هەمووتان ئەزانن بەرەنجامی هێزم هەیە لەسەر پێگنەری X بەرەنجامی هێزیشم هەیە لەسەر پێگنەری چی لەسەر پێگنەری Y سەریەرەکەن ئێستا ئەگەر من بەرەنجام لەسەر پێگنەری X وەرگرم کەواتە بەرەنجامی هێز لەسەر پێگنەری X یەکسانە بە RX بەم ئاڕاستەیە ناقص FT کۆساینی 53 یەکسانە بە چەند سفر کەواتە لەوێەوە ئاری X یەکسانە بە FT کۆساینی 53 ئەمە ئەەکەم بە هاوکێشەی یەکەم چونکە FTش نەزانراوە و نرخی کاردانەوەکە لەسەر تەوەرەی X نەزانراوە بۆیە پێگنەری X ئیشی خۆی کرد بەڵێ بەرەنجام لەسەر پێگنەری Y یەکسانە بە چەند هێزت هەیە بۆ سەرەوە هێزە ئەستونەکان ئاری Y هەمیش یەکسانە بە چەند سفر یعنی کۆی هێزەکانی سەرەوە لەسەر پێگنەری Y یەکسانە بە کۆی هێزەکانی خوارەوە ئەڵێن ئاری Y زائید FT ساینی 53 یەکسانە بە 315 زائید 545 کە ئەکاتە 860 چی نیوتن ئەمیش هاوکێشەی چەنە دووەم مامۆستا بۆ هەردووکیان بوون بە دوو هاوکێشە چونکە نە ئاڕوای ئەزانم نەچی نەفتی کەواتە بە مەرجی یەکەمی هاوسەنگ بوون نەماتوانی پرسیارەکە ئەنجاممان دەست بکەوێت چونکە هیچی بۆشی کار نەکردین ئەی چی بکەین ئێستا مەرجی دووەم جێبەجێەکەین مەرجی دووەم چی بوو مەرجی دووەم وتمان بەرئەنجامی زەبر چەنە سفر یعنی ئەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە ئاڕاستەی میری کاتژمێر یەکسانە بەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە پێچەوانەی میری کاتژمێر ئێستا تەوەرەی یاوەم پرسیارە بەڵێ کەواتە ئەمەیان کێشەم بۆ دروست ناکات بڵێم کامە بکەم بە تەوەرەی خولانەوە ئەگەر ئەمە تەوەرەی خولانەوە بێت کە خۆی دیاری کردو ئەگەری ناوێت هەر یەکێک لەم دوانە چۆن نەخولێنەوە بە دەوری تەوەرەکەیە بە ئاڕاستەی میری کاتژمێر ئەڵێم چی 545 کەڕەتی چەند دوورە باسکەکە 1.5 زائید 315 کەڕەتی باسکەکەی چەند دوورە 2.5 لەمبەر ئاری وای بەس پێگنەری وای بۆ چونکە بۆ دروستبوونی زەبر ئەبێ F و D لەسەر یەکتر چی بن ئەستون بن ئایا ئێستا ئاڕوای ئەستونە لەسەر ئێرە بەڵێ FT ساینی 53 ئەستونە بەڵێ بەڵام مامۆستا ئەی بۆ FT کۆساین و RX وەرناگرین چونکەەوە بە چی ڕۆیشتووە بە تەوەرەکەی ڕۆیشتووە هەر هێزێک خۆی
یان درێژکراوەکەی بە تەوەرەی خولانەوەی بڕوا زەبر دروست ناکات کەواتە پێگنەری ئاسۆی یەکەم زەبر دروست ناکات. ئێستا ئاڕی وای کەڕەتی لەسەر تەوەرەکەیە سفرە. FT ساینی 53 چەند دوورە 5 متر بۆ چونکە ئەم پێگنەرە لە تەوەرەی خولانەوەکەەوە چەند دوورە 5 متر ئەمە وتمانەوێ بە چەند سفر. ئێستا بە چی نەزانراوە FT یەکسانە بە 545 کەڕەتی 1.5 زائید 350 کەڕەتی 2.5 FTەکە لە شوێنی خۆیەتی ساینی 53 کەڕەتی 5 یەتە ژێرەی کەرتەکە. بەس چی نەزانراوە بەس FTەکە ئەدۆزینەوە ئەکاتە 1605 دابەشی چەند 4 وەڵامەکە بە نزیکی ئەکاتە چەند نیوتن 400 نیوتن کەواتە یەکێک لە داواکراوی پرسیارەکە ئەکرێت تەنها دۆزینەوەی هێزی کردژی بێت. خوێنکاران زۆر جار من ئەمە وتووە و زۆر جار خوێنکاریش پرسیارەکات ئایا مەرجە مامۆستا پرسیارەکە داوای هەموو ئەم داواکرانە بکات بەڵێ بەڵام لە حاڵەتێکیشە ئەکرێت تەنها یەک داواکراوان هەبێت وەکو ئەوەی پرسیاری کە ساڵی پارات بووە تەنها وتبووی ئایا هێزی کردژی پەتەکە چەندە لە وەڵامەکانی ئەو پرسیارەیە 500 نیوتن بوو چونکە دەستکاری ئەم بڕانەی کردبوو باسکەکانیشی دەستکاری کردبوو بۆیە توانین بە مەرجی دووەم نرخی چی بدۆزمەوە هێزی کردژی. کاتێککە من هێزی کردژیم هەبوو ئەکرێ پرسیارەکە تەنها داوای هێزی کردژیم لێ بکە بۆیە تەنها مەرجی چەندەم جێبەجێ بکەم مەرجی دووەم. ئێستا ئەگەر بێت و داوای کاردانەوەکانیشم لێ بکات بە دانانی نرخی FT ئەلێرە ئەڵێن 400 کەڕەتی کۆسانی چەند 53 ئەو کاتە وەڵامەکە ئەکاتە چەند 240 نیوتن وەڵامەکە ئەکاتە 240 نیوتن. پاشان بە دانانی لاوکێشەکەی ترا ئاڕی وای ئەگەر مێ بیدۆزمەوە 860 ناقص FTەکە چێتە ئەو بە 400 ساینی چەند 53 ئەمیشمان دۆزیوەتەوە کردویەتە 540 نیوتن. ئێستا من RX و RYم دۆزیەوە. RX و RY چی بوو؟ ئەمە کاردانەوەی لەسەر تەوەرەی X ئەمە کاردانەوەی لەسەر تەوەرەی Y. پرسیارەکە ناڵێ ئەمە چەنە ئەڵێ کاردانەوەی بەرەنجام چەنە. بە پێی بیردۆزی فیساگۆرس هەمووتان نەزانن R دووجا یەکسانە بە RX دووجا زائید RY دووجا. ئەگەر داوای ئارم لێ بکات ئەمانە چنە کوێ ئەچنە ژێر ڕێگەوە وەڵامەکە 240 بەتوانی 2 زائید 540 بەتوانی 2 لە ژێر ڕێگا نەتیجەکە دەربێنە ئەکاتە 590 نیوتن. بەڕاستی ئەمە پرسیارێکی تابڵی گرنگ و مێشکت ئەکاتەوە بۆ ئەوەی ئەگەر پرسیارەکانی تریشت باش تێنەگەشتی بیت لەم پرسیارە بە ئاسانی تێبگەی دەتوانانی هەموو پرسیارەکانی تر باشتر ڕوونکردنەوەی بۆ بیت و خۆ بە ئاسانی شیکاری بکەیت. دیقەت بە داوای هێزی کردژی بوو بە مەرجی دووەم توانیمان هێزەکە بدۆزینەوە داوای کاردانەوەی گشتی کرده بوو توانیمان بە مەرجی یەکەم بیدۆزینەوە و پاشان بە بیردۆزی فیساگۆرس وەڵامەکەمان دەست بکەوێت. ئەمە ژێگێکی ترە لە پرسیارەکانی هاوسەنگ بوون کە زۆرترین خوێنکار کێشەی لەم پرسیارە هەیە و ناتوانن پرسیارە بە ئاسانی شیکار بکات. بۆیە هیوادارم سوودت لەم ڕێگە شیکارکردنەی کە پێم وتیت وەرگرت بێت. ئەچینە پێداچوونەوەی بەندی 2x2 کە پرسیارێکی تایە ئەمیش چەند جارێک لە وزاری هاتووەتەوە بۆیە ئاماژە بەم پرسیارەش ئەەکەین بۆی بتوانین بە ئاسانی هەرچەند ئەو پرسیارانی کە پەیوەندی بە بابەتی هاوسەنگبوونەوە هەیە هەوڵ بین زۆرینەیان شیکار بکەین و هەوڵ بین خوێنکار وا لێ بکەین کە لە لای ئاسان بێت بۆ ئەوەی نەت لە هاوسەنگبوونا کێشەی هەبێت ولا هیچ پرسیارێکی هاوسەنگبوونا ئەشکالێکی ئەوتۆی بۆ دروست نەبێت. ئەڵێ کام لەو حەوت شوێنەی کە لە وێنەکەدا دیاری کراوە خاڵی ڕاگیربوون بێت بەرەنجامی زەبر پۆزەتیڤ ئەبێت یان نێگەتیڤ ئەبێت یان کەی هاوسەنگ ئەبێت. ڕسمەکە بەم شێوەیە پێی وتوم ئەم لایەیان 150 نیوتنە گۆیەکی پێوەیە 150 نیوتنە بەڵێ باشە ئەمە 150 نیوتن ئەمەی تریان گۆیەکی پێوەیە 50 نیوتن. ئەگەر دیقەت بێ کێشەکانم یەکسان نین یعنی لاکانی یەکسان نین خۆشی
پێی وتوم ئەمە بە خاڵی ئەی دای بنێ ئەمە خاڵی B C D E F G ئەم خاڵانەژی لەسەر وێنەکە بۆ دیاری کردووم ئەڵێت کەی بەرەنجامی زەبر پۆزەتیڤە بێت یعنی ئەم لەوحە بخولێتەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر کەی بەرەنجامی زەبر نێگاتیڤە بێت یعنی بخولێتەوە بە ئاراستەی میلی کاتژمێر کەی بەرەنجامی زەبر سفرە بێت ئەبێ هاوسەنگ بێت من ئەڵێم هەر کاتێک پرسیارێکی وات لەم بابەتت بۆ هاتەوە تۆ چی بکە تۆ هەر یەکێک لە خاڵەکان بە تەوەرە وەربگرە هەموو وەڵامەکانە لە بەردەما بێت ئەڵێم ئێستا ئەمە کێشەکەیەتی ئەزانم ئەم کێشە لەم کێشە زیاترە ئەگەر خاڵی ناوەڕاز یایکێک لەم خاڵانە خاڵی جێگیربوون بێت بە تەکید هەمیشە لاسەنگە بێت هاوسەنگ نابێت ئەڵێن ئەگەر خاڵی جی تەوەرە بێت خاڵی جی خۆم بیکەم بە چی؟ خۆم بیکەم بە تەوەرە زانین چی ڕۆیە ئەگەر خاڵی جی تەوەرە بێت ئەم خاڵم کرد بە تەوەرە ئێستا دووری ئەمانەژمادەم لە یەکەوەن هەمویان نزیک وەکو یەکوان با دووریەکانیان وەکو یەک دابنین یعنی یەکەیە ئایا زەبر ئەمە بەم ئاراستەیە نییە میری کاتژمێر ئەمەشیان زەبر زەبرە کاتە چی FD لەگەڵ ساین لەبەرەوەی ئەستونە ناینووسین FD ئێفەکە چەنە 150 لە خاڵی جیەوە چەند دوورە یەک کەواتە وەڵام کردێ چەند 150 نیوتن مەتر ئەمە زەبرەکەی کردێ چەند 150 نیوتن مەتر ئەی لێرە بە هەمان شێوە FD 1 2 3 4 5 6 7 حوت خانە لە پەنجاکەوە دوورن کەواتە 50 کەڕەتی چەند حوت ئەم کردێ چەند ئەکاتە 350 نیوتن مەتر ئەمەش زەبر کەواتە ئێستا زەبری کاملایان گەورەترە 50 نیوتنەکە ئەم 150 دەرچوو ئەم 350 بۆیە ئەڵێن زەبری ئەم لایە لەو لایە گەورەترە ئەگەر ئەم لایە گەورەتر بێت یعنی ئێستا چۆن نەخولێتەوە بە پێچەوانەی میری کاتژمێر بۆیە ئەگەر خاڵی جی تەوەرە بێت ئەڵێن بەرەنجامی زەبر چییە پۆزەتیڤە و چۆن دەست بە خولانەوەکات بە پێچەوانەی میری کاتژمێر هیوادارم ڕوون بوو بێتەوە بۆت ئەم خاڵم کرد بە تەوەرەی خولانەوە ئەم هێزە کەڕەتی باسکەکەی 150 نیوتنی بۆ مەتر نیوتن مەتر ئەم هێزە کەڕەتی باسکەکەی 350 ئەم لا زەبرەکەی لەو لا زیاترە بۆیە بەردەوامی وەرەگرێ خولانەوە وەرەگرێ بە ئاراستەی کوێ بە ئاراستەی پێچەوانەی میری کاتژمێر ئەمە ئێستا ئەگەر خاڵی جی تەوەرە بێت بەڵام ئەگەر بێت و بێن بۆ خاڵی F کەم بە تەوەرە خاڵی F تەوەرەی خولانەوە بێت جوان دیقەت بن هێزەکەی چەنە هەر بە هەمان یاسایمە هێزەکەی 150 کەڕەتی باسکەکەی چەنە 2 ئەکاتە چەند 300 نیوتن مەتر ئەم لایەن 1 2 3 4 5 6 یعنی 50 کەڕەتی چەند 6 ئەمە کاتە چەند 300 نیوتن مەتر خوێنکاران دیقەت بن زەبری هەردوو لا چییە یەکسانە باشە ئەگەر زەبر یەکسان بێت بەرەنجامی زەبرە کاتە چەند سفر کەواتە ئەگەر خاڵی F تەوەرە بێت بەرەنجامی زەبر چییە سفرە ئەڵێن تەنەکە چییە هاوسەنگە بۆیە لە خاڵی F هەمیشە ئەو تەنە بێ بە تەنێکی چی هاوسەنگ چونکە زەبری میری کاتژمێر 300 نیوتنە زەبری پێچەوانەی میری کاتژمێری 300 نیوتنە بەرەنجامەکەش ئەکاتە چەند ئەکاتە سفر خاڵێکی تر وەرەگرم بە تەوەرەی خولانەوە ئەویش بریتیە لە خاڵی چی بریتیە لە خاڵی E ئەڵێن ئەگەر خاڵی E تەوەرە بێت خاڵی E تەوەرە بێت 1 2 3 3 کەڕەتی 150 ئەکاتە چەند 450 1 2 3 4 5 5 کەڕەتی 50 ئەکاتە چەند 250 ئێمە نەزانم زەبری ئەم لایە لە زەبری ئەم لایە چیتر دەرچوو گەورەتر با خاڵێکی تر وەرگرم خاڵی D 1 2 3 4 4 کەڕەتی 50 150
600 لێرە 4 کەڕەتی 50 200 هەتا بەرەو ئەم لایە بین زەبری ئەم لا چیترە بێت کەمە بێتەوە ئەی زەبری ئەم لا چی لێت زیاکات باش ئەگەر زەبری ئەم لایە لەو لایە زیاتر بێت یعنی بەرەنجامی زەبر بە ئاڕاستەی کوێیە میلی کاتژمێر یعنی چییە بێت نێگاتیڤە بێت کەواتە لە خاڵی ئی هەتا خاڵی کوێ ئەی لە ئیەوە هەتا خاڵی ئەی هەر خاڵێک لە خاڵەکانی سەر ئەم ڕاستەیە سەر ئەم لەوحە بە تەوەرەی خولانەوە وەربگرم هەمیشە بەرەنجامی زەبر چیە بێت نێگاتیڤ نێگاتیڤ یعنی چی یعنی بە ئاڕاستەی میلی کاتژمێرە بێت بۆیە پرسیارەکە تۆ ناتوانین ڕاستە و خۆ یەکسەر بێ ئەوەی کە بیری لێ بکەیتەوە و دەستکەی بە شیکارکردنی بڵێ ئەو خاڵە بێت بەرەنجامی زەبر پۆزەتیڤە ئەو خاڵە بێت بەرەنجامی زەبر نێگاتیڤە بەڵکو بیت بە یاساکە دڵنیام هەمووتان ئیستیفادەی لێکەن دڵنیام هەمووشان فێرە بن ئەکرێت لێرە لە جیاتی 7 خاڵ 5 خاڵمان باتێ 4 خاڵمان باتێ 6 خاڵمان باتێ بۆیە بۆ تۆ هیچ کێشەیەک دروست نابێت ئەگەر بێت و بڕی هێزەکان و باسکەکان بە ڕوونی و بەوردی دیاری بکەیت ئەمە بەنیسبەت چی بەنیسبەت ئەو پرسیاری یەکەم پرسیارێکی ترمانەیە کە ئەم پرسیارە چەند جارێک لە پرسیاری وزاری و لە بەکەلۆری هاتوۆتەوە بەڕاستی ئەم پرسیارەش گرنگە خوێنکاران دوو کوورکێشەکانیان 510 و 350 نیوتن لەسەر لەوحەیەکی سووگ وەستاون کە کێشەکەی 40 نیوتنە ئەمیژە شیکارەکەین بۆ لەبەرەوەی ئەم پرسیارەش بەڕاستی ئەڵێ چی ئەڵێت ئایا خاڵی ڕاگیربوون پێویستە لەکوێ بێت یان باسکی لایەکیمان هەیە تێ داوای باسکی لاکەی ترمان لێکات ئەمیژە توانین ئێستا شیکار بکەین و وێنەکەی بۆ بکێشین ئەڵێ دوو کوورکێشەکانیان 510 و 350 لەسەر لەوحەیەکی سووگ وەستاون لەوحەی سووگ واتە کێشی لەوحەکەشی یاوینەتێ ئەڵێ چەند نیوتنە 40 نیوتنە دوو کوڕەکە باوا دابنین وەکو ئەوەی کە کردومانە ئەمەش لێرەیە دانیشتووە 500 چەنە 10 نیوتن ئەمی تریشیان 350 نیوتن درێژی لەوحەکە نەیاوینەتێ بەڵامەڵێ ئەو کوڕیان کە کێشەکەی 500 لە دووری 1.5 دانیشتووە کەواتە مادەم ئەمە کێشەکەی زۆرە ئەبێ باسکەکەی چی بێت کەم بێت ئەگەر وا دابنین ئەمە خاڵی ڕاگیربوونەکەیە کە بەچی دایانیم ئار لێرەیە ئەم کێشەشی یاومەتێ و توێتی چەنە و توێتی 40 نیوتنە خوێنکاران ئەمە بە شێوەیەکی تریش ڕسم ئەکرێت خۆتوانیت تۆ هەمان ڕسم دروست بکەیتەوە خاڵی ڕاگیربوون لە ناوەڕاستدا دابنیت کە چەنە کێشەکەی 40 نیوتن ئەمەیان ئەو کوڕە بێت کە 350 نیوتنە ئەمەیانە بێت چیتر دابنێم لە تەوەرەکە نزیکتر دابنێم کە چەنە 510 نیوتن فەرق ناکات هەردوو وێنەکە یان خاڵی ڕاگیربوونەکە نزیک دابنێ لە 510کە یان خاڵی ڕاگیربوونەکە لە ناوەڕاست دابنێ و 510کە نزیکتر لە تەوەری خولانەوەکە دابنێ ئەڵێ دووری ئەو کوڕیان کە 510 چەند دوورە 1.5 ینی ئەمەی بە چەند داناوە 1.5 متر ینی ئەمی ژەر چەنە 1.5 فەرق ناکە هەردووکیان هەمان وێنن بۆ یاردووکیم بۆ کردیت چونکە خوێنکارەیە پرسێت مامۆستا بۆ خاڵی ڕاگیربوون لە ناوەڕاستدانەنا بەڵێ داماننا بە هەر ڕێگەیەکیان هەمانش دەرەچێت کوڕی دووەمیان پێویستە لەکوێ بوەستێت بۆ ئەوەی بە هاوسەنگی بمێنێتەوە باشە بۆ ئەوەی بە هاوسەنگی بمێنێتەوە یعنی چی یعنی ئایا دووری ئەمەیان لە تەوەرەی خولانەوەکەوە چەندە بەچی دایانێت نەزانراوە ئەگەر ئەمە خاڵی ڕاگیربوون بێت خوێنکاران جوان دیقەت بن ئەم کوڕیان ناوێ بە دەوری تەوەرەکە یا بخولێتەوە ینی زەبرەکەی بە ئاڕاستەی میری کاتژمێرە ئەمی تریان بە پێچەوانە کەواتە مەرجی دووەم جێبەجێیەکەم بەس مەرجی دووەم چییە جارە بۆ ئێرە بەرەنجامی زەبر یەکسانە بە چەند 0 بەگەر بەرەنجامی زەبر 0 بێت یعنی زەبر بە ئاڕاستەی میری کاتژمێر یەکسانە بە چی زەبر بە پێچەوانەی میری کاتژمێر ئایا ئەمە ئاڕاستەی میری کاتژمێر نییە بڕەکەی چەنە کێشەکەی 350 چەند دوورە نازانم بەدی دایانێم ئەم چەنە 510 چەند دوورە 1.5 لەوێوە دی یەکسانە بە چی دی یەکسانە بە 510 کە ڕەتی 1.5 دابەشی 350 ئەکاتە 2.2 متر و دڵنیاشم لەوەی کە وەڵامەکەم لەبەر ئەوەی ئەم کێشە کەمترە ئەبێ باسکەکەی چیتر بێت زیاتر بێت
ئەم کێشەیان کەمترە ئەبێ باسکەکەی زیاتر بێ و لە 1.5 چیتر دەرچوو زیاتر دەرچوو بۆیە پرسیارێکی زۆر ئاسان و زۆریش دووبارە ئەبێتەوە لە وزاری لقی بە ئەو ێزە چەندە کە خاڵی ڕاگیربوونەکە کاری پێەکات ئەمە خاڵی ڕاگیربوونەکەی مەرجی چەندەم جێبەجێ یەکەم مەرجی یەکەم تەنها لەسەر پێکنەری چیمانە وای یعنی بەرئەنجامی هێزەکان یەکسانە بە چەند سفر چەند هێز بۆ سەرەوە کاری تێکردووە یەک هێز ئەی چەند هێز بۆ خوارەوە کاری تێکردووە سێ مامۆستا لێرە بۆچی کێشەکەش دەکەوێتە ناو ئیشەکەمانەوە لەبەرەوەی کێشەکەش ئاراستەی هێزەکەی هەر بۆ کۆیەنێ بۆ خوارەوە بەڵام لەبەرەوەی لە مەرجی دووەمان کە جێبەجێم کرد سەر تەوەرەکەیە زەبری سەر تەوەرە چەنە سفرە ئەڵێن 510 زائید 40 زائید 350 کاردانەوەکە ئەکاتە چەند 900 چی نیوتن هەردوو داواکراوەکەی زۆر ئاسان زۆر بە بەسیتی ئەتوانی شیکاری بکەی کە بەڕاستی ئەمە یەکێکە لە پرسیارە ئاسانەکان و گرنگەکان پرسیارێکی ترمان هەیە پرسیاری شەشەم هەڵێ لەبەر چی وا بە باش دادەنرێت کە شوێنی چەقی بارستایی پاسکیلێک لە زەوی نزیک بێت کاتێک پاسکیلەکە دەگاتە پێچێک خوێنکاران ئەمە زۆری نەشمان بینیوانە پاسکیلی سوار و ماتۆر سوارەکانیش لە کاتی پێشکردنەوەیە خۆیان لارەکەنەوە لە زەوی خۆیان نزیکەکەنەوە بۆ ئەڵێن کاتێک چەقی بارستایی نزمتر بێت واتە باسکی خولانەوە کەمە بێت ئەو کاتەش ئەگەری ئەوەی کە زەبرەکە پاسکیلەکە هەڵگەڕێنێتەوە چی لێت کەمە بێتەوە بۆ چونکە خولانەوە کەمە بێتەوە کەواتە پاسکی سوار و ماتۆر سوارەکان لە کاتی پێشکردنەوەیانە کە خۆیان لارەکەنەوە بۆ ئەوی هەگەری هەڵگەڕانەوەیان وەرگەڕانیان کەم کەنەوە لەبەروی خولانەوەیان کەم کەنەوە هەر هەمان ئەم بابەتەش پرسیاری تر هەیە ئۆتۆمبیلی بەرز لەگەڵ ئۆتۆمبیلی نزم لە پێچەکاندا کامیان ئەگەری وەرگەڕانیان زیاترە ئۆتۆمبیلە بەرزەکان چونکە لە باسکی خولانەوەکەیان چیترە چەقی بارستایەکەیان لە زەویەوە دوورترە ئەگەری وەرگەڕان و هەڵگەڕانەوەیان زیاترە پرسیاری حوتەم ئەڵە دیزاینەرێکی پاسکی وای بۆ چووە ئەگەر چەند مورویەک بکرێت بە تای پاسکیلێکەوە چەند مورویەک بکرێت بە تای پاسکیلێکەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ئاسانتر بخولێتەوە ئەگەر ئەمە تای پاسکیلەکە بێت چەند مورویەکی پێوە بکەیت منەزانم زەبری بارنەگۆڕیەکە ئەگۆڕێت یا ناگۆڕێت بە تاکید ئەگۆڕێت ئەو توێتی دیزاینی ئەم پاسکی لەوا لە یەکەم بۆی ئاساندر بخولێتەوە ئایا ئەم پێشبینیە ئەم دیزاینێک کە کردوێتی ڕاستەیان هەڵەیە ئەمەڵێن بە تاکید هەڵەیە بۆ کاتێک کە تۆ چەند موریەک زیاکە یانی بارستایی چی لەکەیت زیاکەیت کە بارستایی زیاکە یانی زەبری بارنەگۆڕیش چی لەکەیت زیاکەیت چونکە ڕاستەوانن زەبری بارنەگۆڕی زیاکە یانی خولانەوە قورس کرد کەواتە ئایا ئەو پێشبینیە ڕاستە کە بڵێن بۆ ئەوەی ئاسانتر بخولێتەوە نەخێرەڵێن هەڵەیە لێکدانەوەکەی چونکە بە زیادبوونی بارستایی کە موروەکانە زەبری بارنەگۆڕیش زیاکات خولانەوە گرانە بێ و خولانەوە قورسە بێت ئەبێ ئێمە کارێک بکەین زەبری بارنەگۆڕەکە کەم بکەینەوە خوێنکاران هەڵسەنگاندنی بەشی دووەم پێداچوونەوەی هەڵسەنگاندنی بەشی دووەم پرسیارێکی زۆر گرنگمان هەیە بەڕاستی مەبەستمان پرسیارش شیکار بکەین و پاشان کۆتایی بە چی بێنین کۆتایی بە بابەتی هاوسەنگبوونیش بێنین ئەم پرسیارە زۆر دووبارە ئەبێتەوە زۆر لە پرسیاری وزاریە دووبارە ئەبێتەوە ئەکرێت ڕقەمەکانیش دەستکاری بکات ئەکرێت خاڵی ڕاگیربوونەکان دەستکاری بکات بۆیە کاتێکان پرسیارە بۆ شیکارەکەم هەر شێوازێکی تری لەم بابەتە بواتەوە تۆ هەرەتوانیت شیکاری بکەیت بەمەرجێک ئەم ئەساسیاتانەی کە باسیەکەین فێر ببیت پیاوێک کێشەکەی 720 نیوتنە لەسەر لەوحەیەکی سووگ وەستاوە کە درێژیەکەی 2 مەترە لە هەردوو سەریەوە لەسەر دوو ڕاگرجێکی کراوە وتمان لە بابەتی هاوسەنگبوون خوێنکاران چی گرنگە وێنە ئەوە وێنەکەی درێژیەکەی لە چەند مەترە 2 مەتر ئەمە درێژی لەوحەکەیە لەسەر دوو ڕاگرجێکی کراوە لە هەردوو سەریەوە ئەمە ناوانێم ڕاگری دووەم ئەمەیان ناوانێم ڕاگری یەکەم ئەگەر دووری نێوان شوێنی پیاوەکە و ڕاگری یەکەم 0.5 مەتر بێت کەواتە باوا دابنێن ئێستا ئەمە بریتیە لە ڕاگری یەکەم پیاوەکەش کێشەکەی پێی وتوم چەند نیوتنە 700 نیوتن ئەڵێ چەند دوورە 0.5 مەتر ئایا ئەو هێزە چەندە کە ڕاگری یەکەم کاری پێکاتە سەر لەوحەکە
یعنی داوای ئاڕ یەکمان لێ کات چۆن بتوانین نرخی ئاڕ یەک بدۆزینەوە ئەڵێن چی ئەڵێن کێشی لەوحەکەی ناوە لەبەرەوەی سووکە کێشی لەوحەکە فەرامۆش کراوە مەرجی دووەمی هاوسەنگبوون چی بوو بەرئەنجامی زەبر یەکسانە بە چەند سەفر واتە زەبر بە ئاڕاستەی میری کاتژمێر یەکسانە بە زەبر بە پێچەوانەی میری کاتژمێر خوێنکاران تەوەرەی خولانەوەی نێیاوە لێرەشە بەدەست خۆم نییە کام خاڵە بکەم بە تەوەرەی خولانەوە چکە خۆی ئیجباری کردووم ئەڵێ کاردانەوەی یەکەم چەنە ئەگەر موێ کاردانەوە یەکەم بدۆزمەوە نابێ ئەم خاڵە بکەم بە تەوەرەی خولانەوە ئەبێ کوێ بکەم بە تەوەرەی خولانەوە خاڵی بەرامبەر کەواتە ئێستا ئاردوو بریتیە لە چی بریتیە لە تەوەرەی خولانەوە بۆی من چی بدۆزمەوە ئاڕیەک کەواتە ئێستا کارگوزارەکە بە دەوری تەوەرەکە ئەگەر بخولێتەوە بە ئاڕاستی کوێ خولێتەوە میری کاتژمێر ئەی ئەم لایەن پێچەوانەی میری کاتژمێر ئێستا کارگوزارەکە کێشەکەی چەنە 700 نیوتن زۆرتان بەداخەوەم هەڵەیەکە نەم پۆین 5 بەکارێن نە لەم تەوەرەیەوە چەند دوورە ئەگەر هەمووی دوو بێت ئەگەر ئەمەش نیو بێت یعنی ئێستا 720 نیوتنە 720 نیوتنەکە کە کێشی کارگوزارەکەیە چەند لەم تەوەرەیەوە دوورە 1.5 کەواتە ئاڵێن 720 کە ڕەتی چەند 1.5 ئەی ئاڕی یەکەم چەند دوورە 2 مەتر ئاڕی دووەمە گرم نەخێر چونکە ئاڕی دووەم سەر تەوەرەیە لەسەر تەوەرەش هەمیشە زەبرەوێ بە چەند سفر کەواتە بە چی نەزانراوە ئاڕی یەک ئەکاتە 720 کە ڕەتی 1.5 دابەشی 2 وەڵامەکە کردوویەتە چەند 540 چی نیوتن ئەگەر مامۆستا من لێم تێکچوو ئاڕی یەکم کرد بە تەوەرەی خولانەوە ئیشەکەت پێچەوانە ئەبێتەوە ئەمە بکەی بە تەوەرەی خولانەوە زەبری پێچەوانەی میری کاتژمێر یەکسانە بە زەبری میری کاتژمێر باشە ئەم لایە ئەمجار ئاوا بێت ئەبێ بە چەند 720 کە ڕەتی 0.5 یەکسانە بە ئاڕی 2 کە ڕەتی 2 لەوێوە نرخی ئاڕی 2 ئەدۆزینەوە کاتە چەند ئەکاتە 180 نیوتن سێری کە هەڵەکەی تۆ چییە لێرە ئەگەر بێت و ئاڕی یەک بکەی بە تەوەرەی خولانەوە 180 بۆ دەرەچێەوە لە وەڵامەکانی شاتیایەتی دڵنیام ئەوە هەڵەبژێری کە ئەوە وەڵامە هەڵەکەیە بۆ چونکە پرسیارەکە لێ ئەو ێزە چەندە کە ڕاگری یەکەم کەواتە مادەم ئەڵێ ڕاگری یەکەم 540 ئەگەر وتی ڕاگری دووەم تۆ بەم ڕێگەیە حلت کرد بڵێ هەموو خوارە و 720 ناقص 540 یەکەین هەرەکاتەوە چەند 180 چونکە ئەگەر ئەمە 540 بێت ئەبێ ئەمە 180 بێت بۆی کۆی هەردووکیان بکاتەوە چەند کۆی هەردووکیان بکاتەوە 720 نیوتن ئەمە یەکێکە بەڕاستی لە پرسیارە گرنگەکان کە من ئەم پرسیارە زۆر بە پرسیارێکی گرنگ و معقول دەزانم و زۆر پرسیاریشی تایەتەوە لە وزاری ئەکرێت درێژیەکە بکات بە 3 مەتر ئەکرێت کێشی کارگوزارەکە یان کەسەکە پیاوەکە بکات بە 800 بە 1000 بە هەر ڕقمێک بێت کە هەیە بۆیە خۆ دەتوانی وەڵامەکان بە ئاسانی بەدەست بخەیت و شیکاری پرسیارەکان بکەیت بۆ شێوەی کە ئێمە شیکارمان کرد هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم هەمووتان بە باشی گوێتان گرت بێ و بتوانن سوود لەم بابەتانی کە باسمان کرد لەم ڕۆیە سوودێکی باشتان پێگەشت بێت سەرکەوتوو بن ئینشەڵڵا پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێنە. سڵاوی خۆی گۆرتان لێبێت من خوێندکار شادی عادل خوێندکار بووم لە ئامادەی زانست و پەیمانگای سلێمانی سوپاس بەخۆی گەورە توانیم کۆنمرەی 694 بەدەست بێن و پلەی 4 مەسە ئاستێرێن بەدەست بێنم بەشدار بووم لە خولی زستان لە پەیمانگای سلێمانی ئێوەش ئەگەرتانەوێت داواتێکی باشتان هەبێت دەتوانن بەشداری بن. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێنە.